ئەوەی کە چۆن ئەزمموی هەرێمی کوردستان بپارێزرێت چۆن خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکرێ عراق لە ناوەندە جیهانیەکاندا یان ببورن کورد لە ناوەندە جیهانیەکاندا لە ئێستادا لە چه ئاستێکدا لە ڕووی پشتیوانیکردنەوە لە عراقە بێت چی بکات چۆن بتوانێت ناوماڵی خۆی ڕێکخاتەوە میوانەکەم بەڕێز محسین عوسمان نووسەر و چاودێری سیاسەکان محسوب بەخێر بێت زۆر سپاس داوای لێبوردنی شەکەم ئەو بابەتە گرنگ بوو بۆ بینەرەکان مەسەلەن کەمێک لەسەری بوەستین و لەسەری قسە بکەین کاک محسین سەرتامەوێ هەڵسەنگاندنی بەڕێستانە مە ڕۆشن بیرێکە مە نووسەرێک بزانم لەبارەی هەڵوێستی کوریان دۆخی کورد لەنا ئەو جەنگەی کە لە چەند ڕۆژی مەسەلەن لەو جەنگەی لە ماوەی ڕابردووان ڕوویدا يعني ئێمە دەزانین ئەو شەڕێکی ئێستا هەیە مابینی ئیران و ئەمریکا و ئیسرائیل يعني ئەم شەڕە پاشخانی خۆی هەیە يعني هەرسەر مەسەلەن ڕێڕەوی داوود پاشخانێکە هەمژی هەندێک پەیامن بۆ سین و بۆ رووسیا کە ڕوولی ئەمریکا لە ناوچەکە چوونە دوای ئەوەی سەرۆکی ڤەنزوێلا گیرا دوای ئەوێ هەروەها چۆن ئەمریکا وای کرد کە رووسیا تووشی شەڕێک بیت لە ئوکراینە بە هەمان شێوە ئێستاش ئەمریکاش تووشی شەڕێک بووە لەگەل ئیران ئەمە خۆی کورد هیچ ئەوەک نییە ینی بڵێن هیچ پەیوەندی کورد لەگەل ئەو شەڕە نییە و کورد حتا ئێستا توانێتی وەکی ینی وەکی هەوڵێک بدات کە شەڕ نەکرێت چونکە حەزکەین حەزنەکەن شەڕەکە نزیکی کوردە چ کوردەکانی ڕۆژهەڵات یان کوردی ئێرە یان پارچەکانی تر ینی هەبوونی شەڕ زەرەرە بوو کورد بە شێوەیەکی گشتی و ئەم شەڕەش لە بەرژەوەندی هیچ لایەکدا نییە لەو حالەکە دەکرێتن بەڵام خواندنەوەی ئەمریکا بوو پێکهاتەی ئیران خواندنەوەیکی هەڵە بوو چونکە ئیران خۆی هەر بەگشتی شیعە پازە لە سەدە لەگەل سونە و ئەم پازە لە سەدەوای کردووە کە شیعە هەمیشە هەست بە غوبنێک کرد بە کەماتێک پێێت ئەمەش وای کردەوە ڕنگدانەوە لە موسیقای ئیرانی کردووە موسیقایەکی خەمبارە وای کردووە کە ئیرانەکان قەرەبوو بکەن لە بواری فکردا مەلاکانی ئیران زیاتر گرنگە بە حوزەی علمی گرنگیان بە فکر ئەو شتیان داوە وای کردە جوورێک لە عەقیدە دروست بێتن کە هەموو پێکهاتەکانی ئیران لای چەپ لای ڕاست بڵێن پێکهاتەکانی تری مەذهبی نەتەوەیی وەک هەویرێک پێکیا ببەسترێتن لەبەرە تەماشا بکەین لە حتا خەڵکی ئوپۆزیسیۆنی ئیرانیش لە دەرەوە لەو ئاستە دژی ئیران نەوەستان لەبەرەوە هەم ئیران و هەم چین زۆر تایبەتمەندن ئەم ملەتانە خەڵکی دەوڵەمەند خەڵکی هەژار خەڵکی نەتەوە پەرز خەڵکی ئایندار خەڵکی چەپ هەمووی وەک هەویرێک کە شەڕێک هاتەوە لە دەرەوەی سنوور یەکتر دەگرن لەبەرەوە ئێستا ئیران ینی تورکیا چه ئەمریکا تووشی ئەوەک بە تووشی کێشەیەک بووە لەوە دەیەوێت چون ئەو کێشە دەرچێتن و بە هەمان شێوە لە پشت پەردەش هەم رووسیا و هەم چین یارمەتی ئیران دەدەن بۆ ئەوەی زیاتر ئەمریکا تووشی ئەم شکستە بێتن تووشی ئەو بێتن هەم مەسلەیەکی ئابووری هەم مەسلەیەکی سیاسی هەم مەسلەی مابینی کومار و دیموکرات لە ئەمریکادا یعنی ئەم شەڕە فەرەڕەهەندی هەیە لە ناوچەکەدا ئەمە من بڕوا دەکەم ئەگەر ئیران لەوە دەرچێت لەو شەڕەوە ئیران بەهێز دەکەوێتن بە دنیا دەڵێتن من تحملی شەڕی رووسیا و ئەمریکا کرد ئیتا هیچ حسابێک ئەوە هیچ حسابێک بۆ عەرەب ناکەم بۆ تورکیا بەلایتر ناکەم یعنی ئیران بە شێوەیەکتر دێتە پێشە بەڵام ئیران بە شێوەیەکی ئیسلامێکی مدرنتر دەپێشەوە دوای ئەوە سعودیای کە بەرەو ئیسلامێکی مدرن چوو چونکە ئێستا قۆناغی ئیخوان و وەهابیەت نەما بەسەر چوو ئەزمموی ئەوان بەسەر چوو ئێستا هەم ئەمریکا هەم ناوچەکە پێویستیان بە ئیسلامێکی نەرمە ئیسلامێکی مدرنە دوای ئەم گۆڕانکاریە کە ڕێزی یەکەم و دووەم لە سەرکردەکانی ئیران کوژران لە شەردا ئێستا بەرەو ئیسلامێکی نەرمتر دەچێتن ئیران دوای ئەوە نورەی تورکیا دێتن دەبێت تورکیاشی وەک سەرچاوەیەک بوو بەرەی سونە دەبێت گۆڕانکاری دروست بکە گۆڕانکاری لەوانەیە شەڕ لەوێش دروست بێتن چونکی ئەم دوای ئەم شەڕا کە بەشێک لە ئاشتی دروست بێتن لێرە ئەم ئاشەوەش دەکەتن کە ڕێڕەوی داوود بۆ مەسلەی بازرگانی بابەتەکە سەر ڕەهەندێکی بەهێز یان هێڵێکی بەهێزی ئابووریە هەلبەت ئەوە ئەم پرۆژە لە 2004 دروست بووە بوشی کوڕ ئەم پرۆژە پێشکەش کردووە کە چۆن ڕێڕەوی داوود دروست بێتن چۆن ڕۆژهەڵاتی ناوین بۆ ڕۆژهەڵاتی ناوی مەزن دروست بێتن تا شەڕەکە لەوێ یعنی شەڕەکە فەرەڕەهەندیە بەڵێ کورد ڕۆڵی چی بوو کورد چۆن توانی خۆی پارێزیان کورد نقطەیەکە لە ناو بابەتەکانە یعنی کورد ئێمە دەزانانی کورد بەشێک نە لەم شەڕەیە بەس حتا ئێستا کورد خۆی پاراستەوە چونکە ئەمریکا ینی بەڕاستە ئەمریکا ئیستراتیژیک نەبوو بینیمان لە ڕۆژ ئەوە پێش مانگێک نابێتن ئەمریکا خۆی لەوەی کێشەوە کورد بە تەنێما دوای مانگێک هات بە کوردەکە ڕووسیا گوتوارن با پێکەوە شەڕ بکەن باشە هیچ ئیستراتیژیک نییە ینی خۆی هەمومان بینی کە ڕۆژ ئاوا چی کرد ئەگەر کورد هەموو نەهەڵسابانە سەر سەر قاچ و سەر هەلدان و بەرخودان نەکە بە لە ڕەوشی ڕووسەوە تێک دەچوو کەواتە
ئەمریکا جوورێک لە بێمتمانەیی دروست کرد لەناو لەگەڵ دووستەکان لەگەڵ کورد حتا لەگەڵ ئەوروپاژی یعنی حساب کە بریتانیا نزیکترین دوست بوو بە ئەمریکا نەهاتە گەل ئەوروپا نەهاتە گەل چونکە جوورێک بە تایبەت سەرۆک ترامپ جوورێک بە متمانەی دروست کرد لەگەڵ هەموو دووستەکانی ئەو لەبەر ئەو ئێستا ئەمریکا و ئیسرائیل بە تەنێ ماینە بەتەنێ ماون باش ئێستا ینی کورد ئەتوانێت چۆن استفادە لەو دۆخە بکا بۆی بتوانێت پێگەی خۆی بۆ پشتیوانی خۆی و نە ئێران لە خۆی تۆڕەکە و نە ئەمریکا و ناو ئیسرائیلش لە خۆی تۆڕەکە حتا ئێستا باشە بابەتی چەک ئەمە سەرە چەک وەرگرتن کە کورد چەکی وەرگرتووە وەک کاک ئارەزی لە دیدارێک باسی کە وەزمە لەو کاناڵا بوو هەر وەرگرتنی چەک جوورێکە لە تو بەشداری نەبێلانی کە تو چەک وەرگیری بوو چەک وەردەگیری کەواتە دەبیتن دژی ئیران شارکە کۆتە ئەو چەکە ئەمە جوورێک لە بێلانی کورد تێکدا بەڵام خۆشبەختانە حتا ئێستا ئەو چەکە بەکار نهاتووە و ئەو چەکە نازانین سەلەکە بەس بەکار نهاتووە کورد حتا ئێستا خۆی پارازوە هەم لە ئیران و هەم لە باشوور و هەم لە پارچەکانی تر یعنی حتا ئێستا کورد شتێکی وای نەکردووە هەرچەندە یعنی لای گروپە شیعەکان مەسلەی درون ما درون زۆر هێرشەکە دەستە کوردستان و کوردستان زەرری بینی لە مەسلەی ئابووری و مەسلەی گیانیشدا بینی بەڕێز کاک موحسین یانی گەر ڕەهندێکی قوڵی ئەو بابەتە وەربگرین کورد زۆر جارەڵەن ئەمە سەرە پێچێکی مێژوویە مەسەن لۆفەیەکی دەورانێکی مێژوویە ئەم دەورانە تەریخیە کورد ئەتوانێت چۆن ئیستفادەی لێ بکات چۆن سوودی لێ ببینێ ئەمە ڕەنگە لە بۆ شتێکی ئانی بێ بۆ کاتی بێ کە ناهێڵێت کەس لە ڕێگەی حدودەکانیەوە هێزە معارەزەکانی ئێران داخڵ ببن مەسەلەن بۆ ئەمریکا لێ من ئێمە لەگەڵ بۆ بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکە ئەپارێزین بەرژەوەندەکانی ئێران ئەپارێزین بەڵام ئەگەر قوڵ ببینەوە لەنا ئەو بابەتەیە چۆن کورد ئەتوانی ئیستفادەی لێ بکات سوودی لێ ببینێ يعني بداخل إيماي كرد ملتكي باستراتيجيتين ملتكي من باسي استراتيجية ملتكي ببروجينا ملتكي بنقش الرجاينا بود ورش كيش بكين ملتكي جورك ميثودك مانية ميثودك تايبت بحال سانغاندني قناغي پیش هات كان يعني خويندنويك من دامو دزگايك أري دامو دزگايك من نيا بو خويندنوي استراتيجي بيتن بو أمرو بو بياني بو داهاتو بو چند سالي داهاتو روشهلاتی ناوراز که گورانکاری درست بیتن کرد به چیپ کردن کرد هیچ خوندنه ویک نیا کرد یعنی اگه تماشای هندک نمونه بینم که ترکیه ل تقریبا 20 ساله که حول داشتن ویکتی اروپا بالام آمد هیچ پروژه نیا اگر ترکیه داشتن ویکتی اروپا بو کرد چند باشه چند خرابه یعنی پروژه نیا لسر اوه بو ریفراندوم جی کرد پروژه نبود بر ریفراندوم لانی باشه لانی خراب جا کی دش نیه شتی زیاتر سرپی هم بجین یعنی شتی نبود با استراتژیت و با پلان و یعنی لیلی کولینه و پلان دا حتی است کرد زور لاوازه بداخل نمانتوانی و ام در فتا بکار بینین نمانتوانی ام که نه کارت کیفشار که زیاتر هم لگل بغداد هجم لانه کان سیاسی که صوت لو در فتا ورگیرین کرد زیاتر خریکی اکتره یعنی جاجاتی او پروژه که بیتن ام در فتا خوێندنەوەیەک هەبیتن ئەم زانکۆانە هەیە کە زانستی سیاسی لێ هەیە ئەم دام و دەستگایەکی هەیە کە بتوانن ئێستا ژوورێکی تایبەت دروستکەن هەم ژووری تایبەت بوو پێشهاتەکانی شەڕی ئیران و لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا و هەم ژوورێکی تایبەت هەبیتن لەگەڵ بەغدا کە هەموو پێکهاتەکان تێدا بن چی بکرێت بۆ بەغدا چی نەکرێت بۆ بەغدا ڕوولی کورد ئێستا لەگەڵ بەغدا چون هەڵسەنگاندنێ بگرێت لە پشت پەردە بەڵام بەداخەوە لە ڕووی تیوریەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی استراتیژیەوە حتی ئێستا کورد هیچ دام و دەستگایەک نییە و هیچ خوێندنەوەیەک نییە تەسلیمی قەدەر بووە و ملەتان ئەگەر ئەزمون بینین دوای شەڕی جیهانی یەکەم شێخ محمود دوانی دەرفەتێک بەکار بین بەس نەیتوانی بەردەوامی بە دەرفەت بدات بە هەمان شێوە نەخوێندنەوە بوو نەخوێندنەوە بە هەلبەت هەوای شەڕی جیهانی دووەمیش قازی محەممەد دەرفەتەکە بەکارینە بەس نەیتوانی بەردەوام پێدات نۆتۆیەک جی دوای شەڕی سارد کە نۆتۆیەک ئەم دەرفەتی ئێستا دروست بوو حتی ئێستا بەردەوام بەڵام بە تەقڕق يعني حتى استنازان چاره نوسی ام دبرت چی لدیتن چکی خوێندنەوە مان نییە یعنی پلان مان نییە پلانی ABC بوداها تو چی بکرێت باشه حتی کسێکی ئەلێن لە دنیا مۆدیلیەوە نەماوە پشت بە ناوەندە توێژینەوەکان و ناوەندە زانکۆکان و خەڵکی عەقڵمەند و استراتیژی و دووربین بکرێ و قوڵ بکرێ زیاتر ئەبێ تۆ بەرژەوەندیی ئابووریت هەبێ و خۆت لەگەڵ وڵاتە زلێزەکان ڕێبخەی ئەمەیە یان بەڕاستی ئەگەر تۆ استراتیژێکی دوور و قوڵت هەبێ و خوێندنەوەت هەبێ بۆ بابەتەکان و بۆ نمونە هەموو ئەگەرەکانی شەڕ لێک بدرابایە ئەگەر بۆ نمونە ئیسرائیل ئێران ئەمریکا و ئیسرائیل سەر بکەون ئەوە ئەبێ ئێران سەر بکەوێ ئەوە ئەبێ کورد ئەبێ ئاوا بکە لەوێ و ئاوا بکە لێنی ئەم نقطاتانە کامیانەوە یعنی ئێستا ئەڵێن ئەگەر وزەت هەبوو ئەگەر غازت هەبوو توانیت بەرتیل بدەی هەموو شتێکی نەتوانی بەرتیل بدەی هیچ نیت
ینی زیاتر ئەو شرۆڤەیە کە لە سوۆشال میدیاوە وەرەگیرێ بەتایبەت تێندێ لە سیاسەکانیش باوەڕەکەی ئەنی خەڵک قساکە لە سوۆشال میدیاوە. یعنی ئەگەر ئێمە پۆپۆلیزم و ئەنارشیزم کەینە پاشخانی بوو ئەو فکرە ڕاستە بەو ڕێگە ئەوە ڕاستە ئێمە زیاتر بە فۆرم بیر بکەینەوە نەک بە ناوەڕوک بیر بکەینەوە ئەمەش ینی هەمیشە لە قۆناغەکاندا کە ڕێڕەوی مێژوو دەکەوێتە کۆسپێک ئاستەنگێک لە جیاتی ئەوەی کە وەرچەرخانێکی مێژووی دروست بیتن فێلبازێکی مێژووی دروست دەبێت لە فێلبازی مێژوویشدا مرۆڤی چاک ناوێنە شوێنی چاک مرۆڤی خراپ دێنە شوێنی چاک ئێستا لەو سەردەمە دەژین یعنی ئەگە تەماشا بکەین ینی مەسەلەن تەماشای وەختی خو بریتانە بکەن جۆنسۆن هاتەوێ تەماشای ینی ڕۆسیا بکەین 70 ساڵی بلوکی سوشیالیزم یەسەن هاتەوێ تەماشای ئەمریکا کە بەڕێوە دەبین ترامپ هاتەوێ ترامپ ئەمڕۆ قسەی دەکات بەیانی قسەی تر دووبەیانی قسەی تر دەکات کەواتە ئەمە جۆرێک لە ئەنارشیزم هەیە عەرەبیژنێ فاوزە جۆرێک لە فاوزە هەیە ئەم فاوزەوەی کردووە کۆمەڵە کەناڵی تەکنۆلۆژیا پەیدا بووینە خەڵک بەڕێگەی کەناڵی تەکنۆلۆژیا بەڕێوە دەچێت یعنی ئەوانە بووینە ناوەندێک بووینە جەمسەرێک بوو بەڕێوەبردننی خەڵک ئەمەش ئەوەیە کە بێ ئێرادەیی دروست بووە پرەنسیپ نەماینە مەبدە نەمایە کە پرەنسیپ و مەبدە نەمان ئیتر جوورێک لە بەرەڵایی دروست دەبێتن لە بەرەڵاییشدا خەڵک نێتو لێ ڕاست بچی لە بازنێدا دەسۆڕێەوە لە بەراوە تەماشا دەکەی جیهان هەموو ئێستا لە گرفێکدا دەدەشیتن ئەو گرفتە چییە نەبوونی پرەنسیبە نەبوونی دیسپلینە نەبوونی وەفایکە مۆدلێکە هێناوێنەتەکەەوە یان کاتیە تێپەڕێ ینی ئەوە خۆی لە مێجوودە هەمیشە ئەو بەرزی نزمە کە تەماشای دوای شەڕی جیهانی یەکەم و دووەمیش بکەین هەماشت مەسەلەن بێهودەی دروست بوو سۆریالیزم دروست بوو نەزانم کوماڵەش دروست بوون کە کوماڵگە دەگەیتە بێهودەی لە بێهودەیدا ئەم جۆرە فکرە سەر دەکەون بەڵام ئەم جۆرە فکرە چونکە فەلسفەیەکی قوڵ لە پشت ئەم دیاردا ئەو مدلە نییە بۆ شتێکی کاتی دەمێنێتن بەڵام ئێمەی کورد ئەگەر تەماشاکە نمونەی بینم لە زانکۆکانی تورکیا لە زانکۆکانی ئیران سۆسیۆلۆژیای نەتەوە دەخوێنن ئەوانە بووینە دەوڵەت لە زانکۆکانی کوردستاندا ئێمە نەبووینە دەوڵەت بەڵام سۆسیۆلۆژیای نەتەوە ناخوێنین ئێمە خۆی پارادۆکسێکە دەبێت ئێمە بوو مەسەلەی ئینتیما بوو مەسەلەی نەتەوە بوو مەسەلەی ئەوە دەبێت ڕوشنبیرانی کورد ڕووناکبیرانی کورجی پرۆژەیەکە بڵێن ئێستا لە ینی بە ئەم پرسیارەکە قورسیش بێ و ڕەنگە مەسەلەن بەڵام ئەکری بڵێ ئێمەنەتەوەی ینی لە ئاستە قوڵەکەیدا ئێمە مقاومات یان کۆڵەکەەکانی نەتەوە بوونمان تێدایە لە هەموو بوارەکانەوە زۆنی کاکزانە ئێمە کێشەیەکمان هەیە دەبێت ئێستا کورد پێدا چوونە بە کومەڵە چەمێکدا بکاتن چونکە ئەتو چەمێک دەستنیشانی چەمێک کە هەڵە بیتن تێگەشتن هەڵە دەردەکەوێت بوو نمونە چەمێک کە تو ناتوانانی ناو لە سەردانی ئەو ناویتە ملکیت و بوو نمونەک بێنم پێشمەرگە کورد ناوی لەسەر داناوی ئێستا هەموو دونەدا لە پێشمەرگە مەسەلەن ڕۆژئاوای کوردستان خو هەیە بڵێ وێست ئان وێست بەڵام ئێستا هەموو دونەدا ڕۆژئاوای کوردستان کەواتە تو ناوت لە سەردانە بوو ملکی تو بەڵام تو هەندێک چەمێک بەکاردێنی ئەم چەمکە پاشخانی ئەو چەمکانە لێکۆڵەوەلەکەی پاشخانی ئەو مدل لێکۆڵەکەی بێ لە ناو کومەڵگەی ئێمەدا ناموو دەبیتن یعنی شخصێکە دەڵێت تو لەسەر ڕێگەی خەڵک بچی هەمیشە ڕێبوارێکی ناموو دەبی دەبێت بۆ خۆت ڕێگێک بدۆزیەوە کەواتە ڕێگەی بیت ببیتە بەشێک لە کارکتەری تو ئێمەی کورد نەمانتوانین هەمیشە ئێمەی کورد چاولێکردیمان کردووە چاولێکردن دیاردەیەکی سروشتە بەس دەبێت بێتە ئاسی دامەزراندن ئێمە نەگەیشتینە ئاسی دامەزراندن هەر لە چاولێکردندا دەچین ئەم چاولێکردنش وای کردووە ئێمەی کورد مەسەلەن بڵێن چاومان لێ بەغدا لاواز بیت بەڵام چاومان لێنە خۆمان خۆمان داوڵەمەندکەین ئیکەتی پارتی ئەو چاوی لێ ئەوتر لاواز بیت نەک ئەوی هەوڵاتێک خۆمان داوڵەمەندکەین ئەمە خۆی لە خۆیدا بەشێکە لەوە کە تو کومەڵگایەکی یان تو ملەتێکی نەتەوە بە ئاستی فەلسفەی نەتەوە پەیدا نەبووە نەتەوە بە ئاستی هزر پەیدا نەبە نەتەوە لەسەر ئاستی جوغرافیا پەیدا بووە حتا ئێستا سۆڕان و بادینان هەیە جوغرافیا حتا ئێستا باکوور باشوور هەیە سۆڕان و بادینان هەیە کەواتە مادام هزری نەتەوە پەیدا نەبووە مادام فەلسفەی نەتەوە بووە بۆ ئەوەی ڕەشمالێک دروست بێتن و ئەگەر تەماشا مەسەلەن فۆرمی دەوڵەت بکە سەر ئاسی نەتەوە ئەڵمانیا و بریتانیا و فەرەنسا نەتەوە هەبوو دەوڵەت نەتەوە دروست بوو لە ئەمریکا و هندستان کۆمەڵە نەتەوە هەبوو مەجبور بوون دەوڵەت ئێتنیکێک دروست کرد هاوبەش لەم ناوچانەوە دروست نەبوو مەسەلەن تورکیا کۆمەڵە نەتەوە دەبووە دەوڵەت ئەتنیکێک دروستکردن هەموو نەتەوەکان خۆ لە ژێر ببینین نە ئەوانە تورک لە سەری فەرەنس کرد ئەوە عەرەب لە سەر نەتەوەکەوێتە فەرەنس کرد ئەوە فارس ئەوە وای کرد کە جوورێکی سەقامگیر لەو ناوچە نەبێتن هەمیشە ئەم ناوچە لە شەڕ و ناکۆکیدا بێتن لە مانیفستۆی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان کە لە سەردەکانی کورد لە مۆدێلی دەوڵەت نەتەوە نەماوە ئێمە توانین لەسەر ئەو پرەنسیپانە مەسەلەن خۆمان ڕێبێنین مەسەلەن حتا کۆمەڵێک لە 2014 کۆمەڵێک پرۆژەی کرد مەسەلەی هێنانە پێشەوەی هەدەپە ئەو کات و براسکردنی کارکتەرێکی وکو سەلاحەدین دەمیرتاش و هێنانی ڤیگەن یوکسەلداخ و ئەوانە کە مەسەلەن ڤیگەن
تورکا وانە ئەم تێکەڵەیەکی دروست کردووەکو ئەوەی کە دموکراسەتێکە بێ و لە ئاخیر قسەشە لە ئاخیر وتاریشە مەسەلەن ئەڵێ بەڕاستی مەسەلەی عشیرەت و بەرتەسشی حەزبی بیرکردنەوەی بەرتەسشی حەزبی ڕێگرە لە بەردەم مەسەلەی دروستبوونی ینی قسەکە وایە کە دروستبوونی نەتەوەی لە مەسلەی دەوڵەت نەتەوەەوە کە ئێمە کۆمەڵێک فراخی گەورەمان هەیە بۆ بە نەتەوە بوون بەڕاستی وانە ئایا مۆدلی دەوڵەت نەتەوە ماوە خۆ ئێمە کە ینی کۆمەڵگایەکین کە شارمان نییە کە شار نەبیتن هەموو شتەکان تێک دەچیتن ینی نە شۆڕش بە تەواوی دێت نە ڕۆشنبیر بە تەواوی دێت نە فکر بە تەواوی دێت چونکی هەموو شتێک شار سەرچاوی هەموو شتێک تەماشاکە بوون منێک بینم لە دنیادا کە تو هاوڵاتی دەڵێ سیتزن ئان بۆرگە یعنی هاوڵاتی بە شارەوە بەستراوە بەسترە ناو تورک و عەرەب و کورد بە وڵاتەوە بەستراوە دەڵێ هاوڵاتی بەڵام لە ئەوروپادا لەگەر شار دەڵێ سیتزن ئەن دەڵێ بۆرگەر وەک ئەڵمانیاوە دەڵێن بەڵام چونکی لێرەمە شار دروست نەبووە و چونکی ئێمە لەسەر ئاستی نەتەوە چاوساوندینە مرۆڤ بە نەتەوە بەستراوە نەک بە شار بەستراوە و شار لە یونان دەوڵەتی شار دروست بووە ئەوجا لەسەر ئەوە نەتەوە دروست بووە لای ئێمە ئەم ڕێزبەندیە دروست نەبووە لای ئێمە هەموو شتێک دەرەنگ دەست پێ کردووە ئێمە کە دەست بە حرەکەی نەتەوەیەکی لە دنیادا لە قۆناغی دەرباز ببوون ئەوەی کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانیش دەڵێتن کورد پێویستی بە مانیفێستێکە چونکی مانیفێست نەخشە ڕێگایە دوای عەبدوڵڵا ئۆجەلان تیورێک هەیە هیچ کەسی تر تیورێکتر نییە دەبێت لەسەر ئەو تیۆرە ئیش بکرێتن و ئەو تیۆرە دەوڵەمەند بکرێتن چونکی تیور مثلا کە تەماشای مانیفێستی مارکس ئەنگلز بکەن 1948 حتا ئێستا نەخشە ڕێگایەکە بوو چەپ ینی پەرتوکەکانی مارکس و ئەنگلز لە ڕێڕەوی مانیفێستی 1940 دەرنەچووە چونکی بوو مێتودێک دروست بووە نەخشە ڕێگایەک دروست بووە تو بتوانین لەسەر بچی وەک ڕێبوارێک لەسەر بچی ئەوەی عەبدوڵڵا ئۆجەلانیش بە هەمان شێوەیە کە لەسەر مەسەلەی ئەو مانیفێستە و لەسەر مەسەلەی ئازادی و لەسەر مەسەلەی کۆمەڵگای کوردی ئەمەش پێویستی بە چییە هەمیشە دەبێتن ئێمە مراجعات بکەین مراجعات و دامپێدان قۆناغێکە کە ئینس کۆمەڵگا پێش بکەویتن ئێمە نەگەینە ئاستێک دامپێدان بکەین نەگەینە ئاستێک دیالوگ دروست بکەین لە ئاستێک دەبێت مونولوگ دروست بکەین مونولوگ لە عقل دەخون دیالوگ عقل دەوڵەمەند دەکەین دیالوگش لە شار دروست دەبێت عقل لە شار دروست دەبێت ئەو لە شار دەبێت کۆمەڵای چەندمان بەکارینەوە حەزی ئێمە بووە نه هەڵقۆڵاوی کۆمەڵگا ئێمە بووە یعنی کە تەماشای 100 ساڵی حرەکەی کوردی بکەی 100 ساڵی ڕۆمانی کوردی بکەی ئەدەب و هونەری کوردی بکەی 100 هەنگاو نەچووینە پێش ئەگە تەماشای 30 ساڵی میژی بکەی 1930 کە لە یابان 30 ساڵ یابان کەوتە سەر قاچ ئێوە 35 ساڵ ئێمە لە بازرێن دەسۆڕینەوە بوو ئاراستەیەکی هەڵە دەستپێکێکی هەڵە دەرئەنجامەکە دەبێت هەڵا دەرکەوێتن ئەمەش پێویستی بەدامپێدانە پێویستی بە پێداچوونە بکرێتن و ئەمەش دیسان دەگەڕێمەوە بۆ چه دەگەڕێنەوە بۆ سلێمانی سەرێکە ئەم سەرە دەبێت ئیش لەسەر بکرێت چونکی هیچ کۆمەڵگای بەبێ سەر بەڕێوەناچیتن و ئێلیتە یا نوخبە عقلی کۆمەڵگایە سلێمانی ئێستا عقلی کۆمەڵگای کوردی هەر چاپاچی کوردستانە سلێمانی عقلی هەر چاپاچی کوردستانە چونکی سلێمانی هەمیشە پێشڕەو بووە و هەمیشە دەست پێش خەر بووە کاک محسین لە چ ڕوانگەیەکەوە دەتێ ئەو بڵێ مەسەلەن ڕەنگە کەسێک کە سبەینێ بۆ مەجولە و تێی جەنابەت دەبێ یعنی لە ڕوانگەیەکی حەزبی ئەوە دەڵێ یان لە ڕوانگەیەکی قوڵی تێگەیشتنی ڕۆشنبیرانەوە ئەو قسەی دەکەی نەمانێ خۆی تۆ تەماشا بکە مەسەلەن لە ئەڵمانیا خواندنگا فرانکفورت دروست ساڵی 23 و بوو بنەمایەک بۆ ڕەخنەی هەموو بوارەکان لە ئەڵمانیا و هەموو مودێلەکان لە سلێمانی دەست پێ دەکەن یعنی هەموو پارت و مودێلەکان لە سلێمانی چونکی سلێمانی زیاتر بنەمای شاری تێدا هەیە و سلێمانی زیاتر بنەمای ئەگە تەماشای ئۆپۆزیسیۆن بکەن ئۆپۆزیسیۆنی هەر چاپاچەی کوردستان لە جۆگرافیای ساوزە و ئێکەتی لە هەر چاپاچەی کوردستان شەهیدی دایە و قوربانی داوە یارمەتی داوە ئەمە لە چی دێتن ئەمە لەوە دێتن جوورێک لە خۆنووسین جوورێک لە حەزمکردنی نەتەوە جوورێک لە حەزمکردنی ئەو قۆناغ تێدا دەچین لە سلێمانی تەماشای ئەو ڕوشنبیر لە سلێمانی هەیە لەسەر هەر چاپاچەی کوردستان بەقەت سلێمانی ڕوشنبیری لێ نییە ئەوە نییە سلێمانی هەر شتێک بتن ئێمە باسی زانستێک دەکەین باسی زانستێک دەکەین کە پەیوەستیە بە فکر ئێستا سلێمانی لە شانۆ بگرە لە شێوەکاری بگرە لە ئەدەب بگرە لە هونەر بگرە لە چی هەر بوارێک بینی دەتوانانی دەست درێژکە چەند نمونەیەک بینی بابەت نە مەسەلێکی حەزبی نەحەزبیە ئەگەر ئێمە ئەتوانین سلێمانی ئەو تێگەشتنی لە سلێمانی بکەینە نوخبەیەک یان بنەمایەک بۆ دروستبوونی بنەماکانی نەتەوە ئەگەر سلێمانی وەک پایتەختی ڕوشنبیری ئەگەر سلێمانی بتوانیتن ڕێڕەوێک یانجی نەخشە ڕێگایەک دانیتن هەم بۆ زانکۆکان چونکی پەروەردە بنەمای هەموو شتێکە ئێمە بتوانین لە زانکۆکان بۆ نمونە بەشی فەلسەفە یعنی وانەیەکی فەلسەفە هەبی تەماشای دەوڵەتی عەرەبی بکە بەشی ئەفریقی مەسەلەن مەغرب تونس جەزائیر
لوي لروش آوا بلين لأفريقيا يعني عرب لاي لأفريقيا عربي أفريقي فكر بهذا عربي روش هلاتي شعر بهذا إما إستا بيش ما بفلسفة يعني هيش بوارك ببي فكر وفلسفة بيش ناكويتن أجر سليماني بتوانيتن نناو زانکو کان دا وانه کی فلسفه بخوینیتن و اگر سلیمانی بتوانیتن نخبه کی تر دروست کتن بو ام سردمه نخبه دروست کتن ام نخبه بتوانیتن خویندنوا هبی تیوریک هبید بو ام قناغه چه تیوریک بو ام قناغه باشه یعنی مثلا پایتخت روشنبیری که استانبول پایتخت روشنبیری بو که برلین پایتخت بو که مسکو یانجی پاریس اوانه چیان کرد چه خالی ها باشه که بین استا امش لوب کن بلام کردستان روش هلاتی ناورا چونکه همیشه شر هیا لسر آسی دروا لسر آسی ناوا لبر اوا دیگول دالیتن روش هلاتی ناوین دلی جهانه و اگر تماشا بکن سال 1903 یعنی پی 122 سال ریگه ترین لبرلین هاتیا بغداد اگر ایرا گرینگ نبا ایرا گرینگ ترین ناوچه دنیای یکم شهرستانی جلو ناوچه پیدا بود چونکه ام ناوچه سه کشور پیکه و دبسترید هم اروپا هم آسیا هم افریقیا اما وای کی ده که ببیت دلی جهان ای دلی جهان لبر اول سر دمی سومریا کان حتی است همیشه لیره ناکو کی شرح بوینه چونکه هم آب هبویه هم شهرستانی درست بویه هم حکمرانی درست بویه هم فکر و فلسفه لیر درست بویه هم میتولوژیا لیر درست بویه هم آینکان لیر درست بویه که ما ایره بنمایه که امین دمتوانی او بنمایه که اینا پاشخانه که اینا بشک لکولتوری خومان چون کرد بشکی سرکینه لیره يعني كرد وعرب وفارس لم نوچه بشكل سركينه وزول نوسران دالين كرد وسومري آموزا يكتن هر دول در دو چای زاگورس هاتين خاري كواتا ايرا ناوندي كي شهرستانيت بوا ناوندي كي فكري بوا و استا سليماني او رولا ده بينتن بلام اما لاسي كي بيوستا نا لاسي كي بيوس نيه اما اما بيوسي باوا هيا و بيوسي او لجياتير او تنیا دجاتی سلیمانی بگین دبی بگین آستیک قصه کی هابر مازدنم دالت هزار کردن لگل های دیگر دجی های دیگر دبیت ایمش بالین هزار کردن لگل سلیمانی دجی سلیمانی اوشتانی که باشن لسلیمانی ایمه لگلین اوشتانی لگل سلیمانی دجین کواته مسئله کی جدلیته بشی خراب رخنه دگیرین بشی باش دست خوشی لیده بوی گشب که بوی گشب کرد اگر آوان نکرد هر لرناکوکی و رشو کلتور رشوسپی بیتن با کلتور رشوسپی من ناتوانیم پیش بیایم دتوانی با کلتور رنگاورنگ با دنگ رنگاورنگ فرا رنگی فرا دنگی دتوانید رومان پیدا کرد و رومان و سینما پرده کی بهزن اسا کرد دوزی خوب بگین تا جهان اما نتوانیم با شعر با چروک با شیوکاری ناتوانیم بالام دتوانیم برگه رومان حتى سينما شانو اوانا هم جرينج بو او پردیک خالی تری گرینگ اویا هر چهار پارچه کردستان داردوی هر چهار پارچه کردستان داگی کری کرد لیه استا پردیک نفسی که بو کرد که پیدالین الیتای انچه بالین دیاسپورا یا پنا کردی لدروا کردی لدروا دتوان رولی که زور گرینگ ببینیم بو کرد وقت چون ارمنکان نقش ریگای دولت ارمنی درست کرد وقت چون اسرائیل که نقش ریگای اوان لدروا آن درست کرد او جلال سر واقع خان بکارینا اما استا پیوسمان با کردی دروا به همو پیکاتکانوا روشنبیر سیاسی و حتی اخیر بتوان لوی جورک یعنی ناوندک درست بیتن بو اوی دیاسپورای کرد لوی نقش ریگای درست کن بالام رخنش مال سر اوه همجی جورك لو برده بهيس نبوه ما بين حكمتي هرم ما بين بارتكان لقل درا وباي بتوانن نقشه تو بين نقشه ريغان چونكي نيوي جياني انسان بلانن انسان ببي بلاناتو نمشته بيشوا اسا بيسمان به اوريك ل دياسپورا كرد بدريتن و اوريك لو بدريتن كاما چون دتواني او ناكو كان لما بين ايكتي بارتي چون دتوانين او خاله لوازانك كم بكينا بيسمان بالريتميكا بالريتميكا برس كاك محسن استن حكومتي كابيني ديم بيك نعت مثلا خوت زاني بناكو كان شوني ام بابته كلسب فكر بنما ياتي لسب ياخذ لسر مونوبولي دا الصلاة أوا و يم براستي موديلي أم جور موديل كرني حكم راني اللي رمي كردستان كوتاي بياتوا كام يعني ما بيش استاغوتي موديلي إخوان وهابيت ما براو كوتاي دا شيت إسلامي تونترا براو كوتاي دا شيتن أم نوچا بيستي بهيمنية و او اشتكى بارتيش دكاتن زيادة بارتي داوت هجموني خوي لسريكتي بالصابيني چونكه مثلا تماشا بكين هر شوينك ايكتي بارتي دنگلي كم بيت بايكوتي دكات لا موصل دنگ كم بو انجمن
انجمنی پارێزگا بله. بایکوتی کرد لە ساڵاحدین دەنگی کەم بوو بایکوتی کرد لە کەرکوک ئەوە بوو بایکوتی کرد لە بەغدا بایکوتی کرد ئەمە ئەوەی ئیکەتی دەکات ینی پارتی دەکاتن ئەگە بیاوێت پارتی لەگەلێکەتی پێک بێتن لە هەموو دنیادا خۆ پەرلەمان مدلێک لە دەرەوە بۆ ئێمەهاتیە پەرلەمان لێرە لە دایک نەبووە لە دەرەوە بۆ ئێمەهاتیە و لە دنیای دەرەوەشدی پەرلەمان کەی دروست دەبێتن کە دیموکراتە لەناو کومەلگا دروست بێتن پەرلەمان سندوقراتی دیموکرات دروست ناکەن دیموکراتی پەرلەمان دروست دەکەن لە ئێمە لەمە بالعکسە پەرلەمان دیموکراتی دروست ناکەن چونکی پەرلەمان سیستەمێکی حکومڕانیە بەڵام دیموکراتی سیستەمێکی ژیانە لەناو ئێمەدا سیستەمی ژیان دروست نەبێ وەک دیموکراتی بەڵام ئێستا یەکە بە دەکەین ئەوە نییە تو لیستی یەکەمی بەپێی دستور مەسەرەن دوو هەفتەیان مانگێکی حکومەت پێک بینە یان ئەوە پێک بینە بەڵام تو نایە بە کەسێک بڵێ ئەوە دەدەمێ ئەوە نادەمێ مەسەلە پێوەرێک پێویستە دەڵێن 100 کورسیمان هەیە 100 کورسیە دابش دەکەین لەسەر پۆستەکان بڵێن سەرۆکی هەرێم ئەوەندە کورسی دەیەوێت سەرۆکی پەرلەمان ئەوەندە کورسی سەرۆکی حکومەت ئەوەندە کورسی وەزارەتی سیادی ئەوەندە کورسی یەکەتی تو چەند کورسی هەیە ئەوەندە کورسی وارە بە تاوزێکە تو چی دەتەوێت سەرۆکی هەرێم دەتەوێت دەبێت 15 کورسی لێ بچیت نمونەیەکت بێنم بەغدا بۆچی بەغدا ئێکەتی حتا ئێستا پۆستی سیادی نەبووە لە وەزارەت ئێمە لە پەرلەمانمە 2014 بۆ 18 ئێکەتی 21 کورسی هەبوو پارتی 25 کورسی هەبوو تەماشای پۆستەکانی پارتی بکە جێگیری سەرۆکی پەرلەمان بەڕێوەبەری گشتی دیوانی پەرلەمانی پەرلەمان جێگیری سەرۆکی استیخبارات جێگیری سەرۆک کومار جێگیری سەرۆک وەزیران وەزیری دەرەوە یان وەزیر دارایی ئەگە تەماشایەکەتی بکە تەنیا سەرۆک کومار هەبوو وەزیر ڕۆشنبیری ئاناچ بوو چونکی خاڵەکانی یەکەتی هەموو بە سەرۆک کومار دەچوون ئەگەر ئێکەتی پارتی بیاوێ ئەم پارتی بیاوێت دەبێتن پێوەرێک هەبێتن نەک بە گوتەت بڵێ ئەوە دەدەمە ئەوە دەدەمە خۆ ئێمە لە عەشیرەت ناژین دەبێت پێوەرێکی هەبێتن سەردەمی کە پێوەر پەیدا بوو ڕێژەی پەیدا بوو لە عەقلی ڕەهایی دەرباز بوون ئێمە بە عەقلی ڕەهایی ڕەفتار دەکەین دەبێتن لەسەر ئەوە سەرخاڵ بێت ئەوە دانین ئیتر ئەو کەس گلەی ناکەتن و ئەوە نییە تو پارتی بڵێت ئەوە دەدەمە تو ئەمە نادەیە ئەو چەند کورسی هەیە بەپێی ئەو کورسیە پۆست وەردەگیری نەک تو دەدەیە دەبێت ئەو بەس ئێستا حتا ئێستا نەکەیشتنە و ئاستە کە ئەوە داین پێوەرێکمان هەبیتن کە تو پێوەر نەبیت بە زاق دەکەی یعنی پارتی دەوێتن هەموو جمگەکان بەدەستی پارتی بیت پارتی دەوێتن پارێزگای کەرکوک دەبێت ئەو ئۆکەی بدات سەرۆک کومار ئەو ئۆکەی هەر شتێک بیت ئەو ئۆکەی بدات بەڵام بەعکسەوە نابیتن ێ باشە 51 ساڵێکەتی پارتی شەڕی سارد و شەڕی گەرم دەکەن ێ هەردوومان ێ بەسە ێ دەبێت لە میکانیزمێکی تر بگەڕین نەگەڕی میکانیزمێکی تر چون هەولێر جاران گرنگ بۆ ئێستا گەرەک نییە چۆن کورد لە بەغدا گرنگ بۆ ئێستا گەرەک نییە چۆن کورد بەرەبەرە بەو عەقلێتە دوست و دژمن لە دەست دەدەن بەو عەقلێتە جادەشتە دەست دەدەن یعنی ئەو شەڕێکە لە ڕاگەیاندن هەیە نە لە ئەنگرانی ئێکەتی حەز دەکەت نە لە ئەنگری پارتی حەز دەکەت نە بێلان حەز دەکەت ئێ باشە کێ حەز دەکەت ئێ باشە بوو ئەم جۆرە شەڕە بەردەوامە پێویستمان ئێمە هەستەکەی گەیشتونەتە بۆشاییەکەەوە پێویستمان بەوەیە کە بە دوای میکانیزمێکی تر بگەڕین بۆ لانی کەم کوردیش لەو تخوا برادران تەکلیفی ئەو هینەم لێ مەکەنەوەی تفۆنە ڕناوەستێ ینی ئێمە لەو بۆشایە پێویستمان بە میکانیزمێکی کەنیە بۆ داڕشتنەوەی تێگەیشتنەوەی بەڕێوەبردنی باشووری کوردستان کەوتونێتە هەڵەیەکی گەورە بۆشایکی گەورە من ئەمڕۆ ئێوارە لە فەیسبووکەکەی خۆم بەرنمەیەکەوە نیە ئینی فەیسبوک بۆ دێتەوە 9 ساڵ پێش ئێستا باسی ئەوەکەین کە پەرلەمان پەکخرا و کاتێک کە چێشەی لێوان پارتی گۆڕان هەبوو ئەڵێم ئەو بەرنمەیە ئەگەر بۆ ئەم شەودا بەزێنمەوە بە هەندێک ئیدێتەوە عینەشتە ژیانی خەڵکەر خراپە پەرلەمان وایە نیا کۆچەکانەوە بۆ دێنی بۆ تێگەیشتێکمان بۆ دروست نابێ ئەوە تو پێش 9 ساڵ وانە ئەنیش نمونێکی مێژوێکی بچووک بژا من نمونێکتر دێنم 1692 پێ 334 ساڵ ئەحمەدی خانی بێژتن گەردی مەهەبوونە ئیتفاقێک ئێستا تو دەڵێ ئەگەر ما یەک ڕێزی هەبووە کەواتە هیچت کرد ئێمە ئێستا باسی میکانیزمت کرد ئەزانی میکانیزمی ئێستا بە خاڵی جەوهری میکانیزم چییە دەبێت لە برای گەورە بچینە عەقلی گەورە کە ئێمە توانیمان لە برای گەورە بچینە عەقلی گەورە هەموو کێشەکەمان چارەسەر دەبێت کێشەی ئێمە لە عەقلدایە ئێمە کورد ساڵ شەڕی کردووە بۆی خاک ڕزگار کرد شەڕی نەکردووە بۆی عەقل ڕزگارکردن دەبێت دیسان ئێمە شۆڕەشێکی دی ڕوشنبیر بکەین بۆی عەقل ڕزگارکەین حتا عەقل ڕزگار نەکەین خاک لە دەست دەدەین ئەو مەترسەکانەکە ئێمە ئێستا بەقەت داگیرکرا مەترسیمان لەسەر خۆمان دروست کردووە خۆمان دەبێت ئێمە شەڕی دژمنی ناوخۆیی بکەین شەڕی دژمنی دارێکی هەموو کەس دەبینن بەڵام ئێستا لە قۆناغێک داینە کە کورد شەڕی دژمنی ناوخۆیی بکەن توانیمان شەڕی ناوخۆ بکەن بچکە ینی هەر لە سەردەمی سقڕاتەوە دەڵێت خۆت بناسە ئەگەر خۆمان ناس خۆت پێناسەکە
خود بناسه که خود بناسه ایما نهاتین خومان بناسین همیشه شری درکی مان کردوه نهاتین شری ناخوی بکن همیشه گرینگی مان به فکر نداوه گرینگی مان مثلا تماشا که حزبکانی چپ کشورشان کرد همیشه نمونه کوبانی نه نمونه ویتنامیانی نه نمونه چینیانی هناوه بلام کس نهات شروعک بکردن لسر ازمون شیخ محمود شیخ سعید سید رضا قاضی محمد بو اتو تیورزانت نیه که تیورزانت نبید اتو ایجدکی بلام نازانی ایشه چون دکی بو نمونه چشکه طیری هلانای خوی به اندازه هایی درست دکه بس نتوین بخل بله چون درست کردوه کوات ایمد زاین شد درست کن بس نتوین بخل بله چون ایمه لروی تیوریا و لروی فکریه و لوازین اوش به عقلی که جوره درست بید ام عقلی جورش به الیتیک درست بید او الیتاجی لهموش و زیاتر سلیمانی دبیتن او برپرسیاری حل کردن و سلیمانی دبیتن همیشه وقت دست پیش خر بیتن گریمان اگر مثلا ام دست بعدانه هر بردوام به چی لاقي استفاده ليك ام شر اعلامي زاري زور بيزار كلام مثلا لما ليره رخنا اجرين رخنا بمانه شر اعلامي بس مثلا قشتو تاسي شر زنيو مثلا بيج سيبركاني بارتي ديمقراطي كردستان هيك انا يشتو تو بيركيتو بس ما شرق الناس دس بيبكاتو براستي ملته نتوسعزي اواكر اجتماع سازي اواكر كان محسن يعني شر بقيت الشر راجعاندن لدر انجامي هست کردن به مسئولیته تو هست به مسئولیت ناکی یکم دوم را کردن لکیشکان اتو اونده کیشه گورت بود کیشه توش کیشه گوره بوی ناتوانی چاره سر کی لباتی او کیشکان چاره سر کی کیشه درست دکی کیشه درست دکی و خلق مشغول دکی بشتی کتر مثلا تو لشوینه شکستی بینی خلق مشغول دکی لشوینه کتر با به مشغول بن لبرا او شرکه دکرتن خدمتی هیچ لا ناکتن خدمتی هیچ قناغیک ناکتن و ایما وکی تخته کشانو هم دشمن تماشا من دکت هم دوست تماشا ایما دکتن دبید ایما برای کما بحث کین برای دوست بحث کین و برای دشمن بحث کین بداخل ایما استا برای دشمن بحث دکین و شری خوکوجی اونده از منمان هیا دلی ایما عاشقی شری خوکوجینه دبید لو گریه درچین ام گریهش طبعا من خواك شخصا قليم لا كردكوني بارشكوني كردستان هي قليم روشن بغني كرس هي قليم لدوستكوني كرت هي اواناج هيش حولك نودن دبت اواناج ببروجه بنا بيشا دبت اواناج دست پیش قریه بکن دبت امج نو بجوینک بکن بنا پیشا همو وقت بیناره که تنبل تماشایی که تی پارتی دکن هي مش خدمتی هیچ لانا که تنیا خدمتی داگه که دکاتن لبرا براستی دبت حقا روشن بیرانی سلیمانی اول چه سربی کتیب چه بلان بیتن دست پیش قریه بکن چونکه بحر با ضلب پربوا دبیت استا لسلیمانی لایکتی هنگاوی بنویتن بو اوی همیشه پیشتر سرک مام جلال اوی کردو سرک مام جلال اوا وقتی خوی لگرمی شرده استا جالن بو مثلا بو چتی به سیاست سرک مام جلال کار نکرد اوا خوی که او قصه که پارتی او قصه دکات رخنه خوی دکاتن مام جلال رولی خوی بینی و چو رحمت چو هر کس دمریتن کاک مسعود وقت تمن لهر چه پارچه کردستان یکم کسی که وقت تمن این سال هفته کن شاندی دانستاندم بود کاک مسعود دبیت اورو لب بینیدن امام جلال اورو لب بینی چو رحمت دبیت کاک مسعود اورو لب بینید دبیت کاک مسعود اساسا دبیت واصل سیاست بینیدن دبیت سردانی شهیدان بکرد سردانی روشنبیران بکرد سردانی حزبکان بکرد چه سر قبری جگر خویم چه سر قبری هیمن چه سر قبری شیرکو بکرد چه سر قبری ملای جزیری ببیت حزب بدت خلق كصاحبي هم خلقه خاوني هم خلقه نبيت طرفك دبيت ايتو شون دبيا سنبل بملتك شون دبيا مرجع بملتك دبيتو حزب دي برامبري خود كاك مسعود است اورو لا نبيدن كاورو نبيدن دبيتن الترناتيف بدو زريتوا او الترناتيف چلاي بارتي بيت چلاي ايكتي بيت ان چلاي سيام بيتن بيت سرخه چوكي و حتى كي ودا بيتن اما سالك و شش مانگه حل بجادن كراوا حتى سگشت نكوي چی چونه پیش چه هنگاو چونه پیش ایچو که چونه به لبرجامی که دا مادام لبرجامی که دانیم که وقت قسکانی دشمنی کرد اوه کرد هشتا گندینه ناتوانی خوب بره و بند نگشتین آسی دولت نگشتین آسی مدنیت گندی به معنی اوه تگشتنک معنی اگر به معنی گندشینه کم مثلا خوب نیاتی نه باسی عقل دکم باسی کلتور دکم که هم خلقی گندینه باسی عقل دکم یعنی دشمنی کنی ما قصه به مدالن کرد خلقی شاینه خلقی شار خلقی شاخن كلا خلقي شاكن اي بوتشي مقصا كون دجبن جيبه جيب كاين دبيت بعكسها يعني او درفتي بكورت هادي او سي صاله دان توني زور شد بكن بلان بداخه مادام تو نيتت باك ني باشتانه
مادام تو لە پلان استراتژی تو دنیا تو ئەشتا نەکردووە زیاتر ئێمە لە کار و کاردانەوە ئیش دەکەین یعنی خۆمان پرۆژەمانیە کار و کاردانم ئێکەتی چ بکات پارتی وەڵام دەدەتەوە پارتی چ بکات ئێکەتی وەڵام لەگەڵ بەغداش بە هەمان شێوە ئەمە معناوی تو ملەتێکی بێ ئیستراتیجەتی ملەتێکی بێ پلانی ملەتێکی نەخشە ڕێگات نییە بۆ ئەوەی ئەمڕوو بەیانی بخوێنی کە تو ئەو پلانە نەبی کەواتە زۆر ماندی دەبی بەڵام ئەنجامێکی کەم وەردەگیری بە پێی قوربانی کورد تەماشا جینوسایتی ئەرمەمکەن 1915 دەوڵەت دروست بوو جینوسایتی ئیسرائیل هۆلۆکۆست دروست بوو ساڵی 46 دەوڵەت دروست بوو دەهان جینوسایت کورد توش بووە دەوڵەت دروست نەبووی ئەمە جێگەی پرسیارە بۆ کورد دەبێت ئەو پرسیارە لە خۆی بکاتن هەر باباس لە دوژمنی دەرەکی بین بە تەماشا دوژمنی خۆی کرد لەناو خۆیدا کێشتەکە کێ ڕێگیرە بۆ ئەو شتانە بە تێگەیشتنی ڕێگیری هەموو شتێک بۆ ئێمە عەقلە دووبارە دەکەم ئەم عەقلەجی سلێمانیە دەبێت ئێمە پاڵپشتی سلێمانی بکەین و دەبێت سلێمانیش مراجعەتی خۆی بکاتن ئەم ڕۆلەی کە ئێستا ببینیتن ئێمە لە قۆناغێک داینە لەوانەیە بەیانی ئەم دەرفەتە دروست نەبێتن زانی چونکی هەموو مرۆڤێک کانت قسەیەکە دەڵێت هەموو مرۆڤێک وحی بوو بەس پێغەمبەر و فەیلسوف دەتوانن بەکار بێنە وحیە دەبێت ڕوشنبیرانی ئێمەش بە تایبەت سلێمانی ئەم دەرفەت و وحیە کە ئێستا تێدا دەژین بەکار بێنن بەڵێ بەڕێز محسن عوسمان نووسەر و چاودێری سیاسی سوپاس بۆ دەرفەتە سوپاس دەکەم خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان